ئێوە ئەبێ لە یەکتری تێبکەن ئەی هاوار ئێستا ئەگەر بۆ خۆشتان نازانن ئەوە دکتۆر هەیە ئەوە چارەسەری دەرونی هەیە ئەوە توێژەری کۆمەڵایەتی هەیە ئەوە یوتیوب هەیە سوشیال میدیا هەیە ماقایەت تۆ حەز لە یوتیوب نییە؟ والله ئەگەر بۆ حەز بڵێ من بەس حەزم لە دۆڵمەیە بەڵام ژێری پاقلە و چی ئازار دێ؟ کوڕەی هاوار مام قادر ئەوە بۆ ناوی یوتیوب و هاوار ئەو توزانی یوتیوب چییە؟ ئەرێ دە تۆ ڕۆژێ لێ نامەدی خۆم ژنەکە ئەخە دەوا نییە؟ ئەی هەڕە بەبان ئەو سەرمە ئاڕوومانی کوڕە مام قادر کوڕە یوتیوب کوڕە سوشیال میدیا فەیسبووک دکتۆر توێژەری کۆمەڵایەتی ئەی هاوار یا خوا دایک و بمرێ کوڕە کوڕە مام قادر گیان بۆ خاتری خوا پێغەمبەر کێشەکانتان قورس نییە ئەبێ چارەسەر بدۆزنەوە باشە مام قادر تۆ کوڕی خۆتت خۆش ناوێت؟ جەرگمە چۆن خۆشمە جگەر باشە ئێستا ئەو کوڕە لە بەرچاوت نەمێنێت تۆ چیەکەی وڵا لەوانەیە شێت جەمیلە خان تۆ کوڕی خۆتت خۆش دەوێت؟ چۆن خۆشم ناوێت ئەی باشە بۆ هەوڵنادان کێشەکانتان چارەسەر بکەن کاکە پێشکەشکار یەک مانگە ئەو کوڕەی من لە ماڵی دایە پیرەیە یەک مانگە نازی ئەو باوکی لەسەری نییە بیر لە سوپرایزی کردە بۆ باوکی مەخوا برا من سوپرایکم شت ناخم جا من هەر شەکرە مەژنەکە کوڕە مام قادر بۆ خاتری خوا سوپرایتی چی بیبسی چی خۆ باسی بیبسی کۆلام نەکردووە کاکەگیان سوپرایز ئەڵێ سوپرایز جەمیلە خان ماڵت بە قوڕ نەگیرەمە ئیتفاقمان نەکرد ئەو سوپرایزە من باسی بکەم کاکە پێشکەشکار لەبەرەوەی گوتم بابزانێ ئەو کوڕمە چەندی باوکی خۆشەوێ باش